سڵاو لە خۆشەویستان بینەرانی پەیجی بەندی کوردی و وا دیارە ئەم بەرنامەیەمان لەگەڵ هونەرمەندی خۆشەویست کاک کەیوان معرومی هیوادارم جێگای ڕەزامەندی هەموو لایەک بێت و ساتە وەختێکی خۆش دەبەینە سەر لەگەڵ هونەرمەندی خۆشەویست. کاک کەیوان معرومی بەخێر بێت. عزیزی مامەمەندا برای گەورەی و دەستخۆشی بەرنامەکەتان لێ دەکەم. کاک کەیوان معرومی ناوی تەواوی فەرموو. ناوی تەواوم کەیوان مشیر جەلالە و لەدایک بووی شاری هەولێرم. هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین و ئیشەڵڵا هەر سەرکەوتوو دەبی. سپاس عزیزی هیوای سەرکەوتن بۆ ئێوە هەموو لایەک ئینشاءڵڵا. کاک کەیوان معرومی هیچ بەرهەمێکت ئازرا؟ بەڵێ بڕوە. با بچینە لای بەرهەمێکی خۆش. فەرموو. پێشکەش بە پەیجی بەندی کوردی و مامەمەندەی دیزاین هەڵمەتمان کرد. تایبەت پێشکەش بە چێخوا تاقانە برای گەورەم. ناسانی دوای نەمانم چەندە بەعاڵ خراپم تۆ وەزانی بەناوبانگم لە ڕووی کچان ناپاکم. نەمزانی عاشقی تۆمە کەوا چەندە دڵپاکم نەمزانی بەو شێوەیە تۆ لێم دەبی بەزاڵم. منیش هەر لەو ڕۆژەوە کە درۆت کردووە خانم بێ تۆمە دایم دەگریم چونکە درۆ نازانم. هەتا ئەو ڕۆژەی دەمرم هەرفدایە لە دڵم قەت لە ناسینی ئەو کسە من ناڵێم پەشیمانم. بۆ پەیجی بەندی کوردی دەیڵێمە تا بتوانم مامە بەندەی دیزاین سڵاو لە برای جوانم. پێشکەش بە هەواداران شعر و بەند و ئەسمارم سڵاو بێ لە مام چێخوا دەڵێ برا گەورەی کەیوانم. شەردە تا ڕۆژی مردن من دەڵێم بە بەندانم شەر بێ تا ڕۆژی مردن هێک تێ بۆ تۆ چاوەڕوانم. لە ناسینیان دێکەس من بەدڵ نیگەرانم تا دەچمە لای مەحشەر و من دەچمە لای یەزدانم تا وەکو دەچمە مەحشەر لای خوای گەورە و یەزدانم. خودایە گلەی بێ لە زۆر کەش پەشیمانم. سڵاو لە خەڵکی هەولێر دەیڵێمە تا بتوانم بۆ پەیجی بەندی کوردی دەیڵێمە تا دەتوانم مام شەیدا خلاصی بکە فورمانتم برای جوانم. پێشکەش بە هەوادارە عەزیزم. بەخێر بێەوە کاک کەیوان معرومی دەنگت خۆش. سپاس مامەمەندا عزیزی برای گەورەی. هەر ساغبی کاک کەیوان معرومی. بچینە لای پرسیارەکان. فەرموو. کاک کەیوان معرومی تەمەنی چەندە؟ لەدایک بووی چاری هەفتی 1999 واتە 21 ساڵم. تەمەن درێژ بی ئیشەڵڵا. کاک کەیوان معرومی هونەری کوردی تۆی بە چ گەیاند؟ بەناسینی کۆمەڵێک مرۆڤ دەتانم بڵێم لایەنی باشە و لایەنی خراپە. خراپەکان بوونە دەرس و باشەکانی ژمانەوە سپاس بۆخوا هەموو شتێکی لێ فێر بووم لە لایەنی ژیانمەوە. سەرکەوتوو بی ئیشەڵڵا ژیانێکی خۆش. خەڵکی کوێیت و لەکوێ لەدایک بووی؟ لەدایک بووی شاری هەولێرم گەڕەکی ئازادی و ئێستاشە لەو شارە دەژیم بەس لە گەڕەکی فەرمانبەران ئێستا. تەمەن درێژ بی ئیشەڵڵا. لە ساڵی چەند و ئاشنایی بەکاری هونەر؟ مامەمەندە من لە ساڵی 2013ەوە خولیای گۆرانی وتن و هونەرم هەبوو بەڵام لە ساڵی 2015 وازم یعنی ئەو فترەیە و 2 ساڵی لە ساڵی 2015ەوە ئاشنایەتیم
پیا کرد لەگەڵ کۆمەڵێک هونەرمەند کۆمەڵێک برا لەگەڵیان دەچوومە دانیشتەکان و پشتگیری ئەوانم دەکرد تا ساڵی پار لە ساڵی پارەوە بە فەرمی دەستم بە گۆرانی وتم کردو. تەمەندرێژ بیشەڵڵا هیوای سەرکەوتنت بۆ دەخوازین. پێشتر زۆر لەگەڵ هونەرمەندان بووی لە مانجی دوی ئەم ساڵ زۆربەی هەرە زۆری دانیشتنەکانت ڕەش کردەوە لە یوتیوب هۆکارەکەی لە 2020 لە یوتیوب دەتانم بڵێم 3 بەشی هەرە زۆری ئەوانی دەستم پێگەیشتەوە ئەوانای هەموم ڕەش کردەوە و بە نیەتی واسینانی یەکزاری بووم بەهۆی چوونە ناو پرۆسی هاوسەرگیری بەڵام سەرکەوتو نەبووم و لە خلالی مانگەی گەڕامەوە. کاکەیوان معرومی ژیانی هاوسەریت وێکی ناوە؟ لە ئێستادا نەخیر بەڵام وەکو بێگانە بەڵێ هیوادارین ئیشەڵڵا ژیانێکی خۆش دەبێ سەر و هەر سەرکەوتوبی. 2020 چ ڕۆژێک بوو لە ژیانت؟ 2020 تاڵترین ڕۆژی ژیانم کە ڕەنگە 21 ساڵی تەمەنم هەمووی کۆ بکەمەوە بەقەدەر هەموو 21 ساڵ و 21 ساڵی داهاتوش گەورەترین خەمی من 2020 بووە. خدایە زۆر بێزارم لە مرۆڤەکان خدایە زۆر بێزارم لە مرۆڤەکان ناسینی دۆستەکانم کەوتە دوای چەندی زەمان. تەمەندرێژ بیشەڵڵا لە مانجی سەی ئەم ساڵ کەیوان لەدایک بووە ئەمە ڕاستیە؟ لە مانجی سەی ئەم ساڵ لەدایک بووم بە ناسینی کەسێک بە شانازیەوە. بە ناسینی کەسێک دەتوانی ناوەکەی؟ ناتوانم بەڵام ناوەکەی لەسەر دڵمەیە ئەتا مردن. بەڵێ سەرکەوتوبی ئیشەڵڵا. لە چ شتێکی ژیانتدا پەشیمانی؟ لە ڕەنگە لە ناسینی هەندێک مرۆڤ کە ڕۆژانێک بەو پەڕی نیەتی دڵسافیم بەو پەڕی بوێریم هەموو شتێکم بۆ وان باس کردبیان دۆستایەتی شتێکی هەموو ئەوانم کردبی بەڵام بە پێچەوانەوە کە بۆم بە دیار کەوتووە ئەوان نەک شایستە نەبوون بەڵکو ڕەشیان لە من کردە سپی و سپیان لە من کردە ڕەش لە ڕاستە و خۆی من نا دایم خەمی گەورەی من ئەوە بووە کە لە پشتە من قسە کرایە و غیرەت و جورئەتی ئەویان نەبوو کە بێنە بەرامبەر من لایەنی ڕاستیەکان بترچێن و ڕوبەڕووی شتەکانم بکەنەوە و تەنها لەوە پەشیمانم کە ئەو نۆحە ئینسانانم ناسی و هیچی بکە. ئەو شعرانەی کە تو دەیڵێت لە دانیشتنەکان لەگەڵ چ کەسێکدا ئەو شعرانە؟ لەگەڵ ئەو کەسێک کە لە ژیانمە بەڵام زۆر زار لی تووڕە دەبم زۆر کاتێ ینی تووڕەبوونەکەش لەوانەیە ئەوەی کە بۆ کەمێشبی دۆستایەتیم کرد دەزانی زۆر زۆر عەسەبی مەمامە مندەوە نکۆڵی لێ ناکرێ لایەنی ژیانی خۆم کەسێکی عەسەبی و تووڕەم بەڵام لەگەڵ هەموو کەسێک نا لەگەڵ بێگانە ئەسڵەن زۆر بەدەگمەن تووڕە دەبم بەڵام دۆستەکانم کەسە نزیکەکانم چونکە بەڕاستی من هەموو تێگەیشتن هەموو وڵەش خۆم دەدەمەوان ینی زۆر بە سادەی کە ئەویش لە من تێنەگەیشتیان ئەوە تا ئەو کەسە نەبوو کە پێچەوانەی شتەکانی بکە بەڵێ تووڕەم و تووڕەش دەبم. کاکەیوان معرومی ببوورێت لەوانەشە دڵشت پڕما کردوی بە پرسیارەکان باشە کەیوان معرومی چ شتێک دەیگریێنێت؟ دووری کەسێک بەڵام ئێستا لامە لەوانەیە ڕەنگە بیرکردنەوە لێ یان کە زۆر شتەیە ڕەنگە ڕێگاکان داخراو بن بەڵام عاشقی شتە مەعاڵەکانم وەک لە منداڵیەوە عاشقیان بوومە و بە دوایان دەکەم و بەدەستیان دێنم بەڵام لە ئێستادا هیچ شتێکی ژیانم نییە دڵم بۆی تون بێ و بە شانازی و شتا دەمرم چاوەڕوانی و کەسم بەڵێ بەقسەیشت کێرم نەدایات کێرم خۆشی و شادیت گشت بابێت نەزانم ئێستا چۆناشیم وشەی خۆشیم گشت لایات کرد نەزانم ئێستا چۆناشیم وشەی خۆشیم گشت لایات کرد دەمانەمە خۆشی جاران دێڵێم بۆ تا
واغێک دێ و بازیم دێڵێ کەیوان معرومی گۆرانیەکەی دەڵێ دڵ لە سینەم دەرچوو لە زۆرجەی دانیشتەکانیشتا دەیڵێتەوە هۆکارەکەی وەڵا ئەو حەزی لێ و بەداوای ئەو بووە و من دەتانم بڵێم زاران ئەوەندە گوێم لە ڕادەگرت بەڵام بۆ شێوی ئێستانە زۆر شەو لە دیاریگیریاوە نووسووە منی شاوشێ ئەو یەکسان بە ئەو دڵە سینەم دەرچوو و هاوارەکان بێوەستان بێوەستان ناوی تۆ ئەبا من بەو هەموو وازارم خۆشم دەوێ تۆ بۆچی منێت خۆش باشە کەیوان معرومی بۆچی هەر دەڵێ ئەو ئێستا جێی لێت بزەبت بەدڵنیاییەوە یعنی ئێستاکە ئەو بەرنامەمان دەبینێت بەدڵنیاییەوە بە ئاکیدیەوە فەرموو با بچینە لای ئەم گۆرانیە دڵی بردم نیگای چاوی خۆماری ئەویش کاری برۆ و ویژدانی تۆیە دڵی بردم نیگای چاوی خۆماری ئەویش کاری برۆ و ویژدانی تۆیە هەر تۆ سوچت نابوو چاوت منی کو مەفەرموو چاوەکەم بقانوني غربتي ميواني فرزا ميشينا وظلم ميواني تويا ضل السينم درسو وهاواركا بوسطان ناوي تو أبا من بوهم وازارم خوشم دوي تو بوتي بەخێر بێەوە کاکەیوان هیوادارین سەرکەوتوو بیت سپاس مامەمەندە سپاس لەگەڵ تۆش کاکەیوان معرومی عەشقە کۆنەکەت پێناسە بکە بەڵام بە یەک گوشە سەرەتان واتە شێربەنجە بۆچی عەشقی یەکەمت سەرکەوتوو نەبوو ماڵی دنیا فقط هێندێ دەوڵەمەند هەیە خوا بدا هیدایەتی لای وایە چیە ژارە لە ژێر دەستکۆی لەیەتی ماڵی دنیا کەیوان بۆچی دایم باسی نامەردان دەکات و مامەمەندە پرسیارەکە زۆر جوان بوو لە زۆربەی دانیشتەکان باس نامەردان دەکەم چونکە ئەو کەسێم پەروەردەم کرد ئەو کەسەی ئەمن کە هەموو هەوڵەکەمدا لە بۆ دروستکردنی ئەو یەکەم کەس بوو بە نامەرد بیناسم لە تەواوی ژیانم پێشتر کەسی خراپە بۆ لە ژیانم کەسە بووە کە ناسیمە بۆ ماوەی کاتی هاوڕێتیم کردووە دابڕاینە بەڵام ئەوەی من بۆ ئەوم کرد کەس بۆ ئەوی نەکرد بوو و ئەویش بەرامبەر من کە کردی گەورەترین نامەردی بوو بەداخەوە باشە کەیوان معرومی لە ناسینی پەشیمانە قەت یعنی هەندێک شتەیە ڕەنگە لە دەسەڵاتی ئێمەدا نەبی بەڵام ئەوە بە لێرەوە بەوازەی ئاشکرابی من لە دنیاکەی دیش باسی خراپەکەی ئەوان دەکەم بەڵام بۆ لای خوا بۆ لای مرۆڤەکان ڕەنگە زۆر خراپەم لێیان دیتە زۆر خراپەیان هەیە زۆر شتیان هەبووە کە بەرامبەر بە من بەرامبەر بە کۆمەڵگا بەڵام نامەوێ هیچیان بۆ مرۆڤەکان چکە هیچ شتێک لە دەسەڵاتی مرۆڤەکاندا نیە بەڵام هیچ شتێک لای خوای بزر نابی بەڵێ سەرکەوتوبی ئینشاءڵڵا زۆر گوێگرت بوومە لە سێ بەشی پۆستەکانت گۆرانیەکانت باسی بێوەفاکان دەکەی ڕاستە بزەبێت مامەمەندە لە سێ بەشی گۆرانیەکانم باز لە بێوەفایان دەکەم ئەیچی بکەم ئەوانە دۆستی من بوون باشە کەیوان معرومی لە دانیشتەکان زۆر باسی بێوەفا و
نامەردەکان دەکات هۆکارەکەی چییە عنی دڵت لێیان پڕە دڵیان شکاندووی مامە مەندە دەڵێ ئەو گەڵایی ئەمڕۆ بۆ پیاسەیەک لەگەڵ با دەستی لێت بەردا سبەی خۆت دەکەوێتە ژێر پێڵاوەکانت زۆر جوانە دەستخۆش باشە کەیوان معلومی هاوڕێکت هەبوو تا ماوەیەک پێش ئێستا هەموو شتێکت لە پێناوی کرد بۆ پێگەیاندنی ڕاستە ئەوە لای هەموو خەڵک ڕۆن و وازە و ئاشکرەیە بەڵام هۆی کاری دابڕانی سەرچێمە ئەو بوو کە دەگەڕێتەوە سەر ئەو زیاتر کە بە قسەی دەوروبەرەکەی هەستاوە منیش بە قسەی خۆم و هەزار جار ئامادەم بۆ مەرحەبای دینەکردنی و زۆرە کەسانە لە داهاتوو بەڵێ سەرکەوتوو بی